شەهیدان خاوەنی ڕاستەقینەیە وڵاتە. ئێستاوە هاوڕێیان و هەواڵان چۆن قسە دەکەن کە ئاخریەکەی پێویستمان بە ئەگەر ئێستا مەجال هەیە وەستی تەفگەری ئازادی بەڕێ ئەکات زۆر زەحمەتە لەوەی کە بەراوردی بکەی بەوەی کە لەو هێزانەی دیکەدا هەیە. ئەم ناوچەیە کوردستان بە هەر چوار بەشەکەیەوە پێگەیەکی گرنگە و ناوەندێکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەر گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناویندا بەڕێوە بچێ بەبێ ڕەچاوکردن و بەبێ دەربازبوون بە ساحە و بە جوگرافیای باشووری کوردستان ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا تێناپەڕێ. بۆیە خۆشمان بێیان ترشمان بێ ئەبێ ڕۆڵمان هەبێ، ئەبێ قسەمان هەبێ، ئەبێ کردارمان هەبێ و کاریگەریمان هەبێ لە ساحەکەیە. وەکو ئەوەی کە باسمان کرد بە تایبەتی ئەو شەڕە جیهانیە سێمی کە ئێستا بەڕێوە ئەچێ بە تایبەتی ترین باستی قۆناغی ئەمڕۆ بکەین کە لە ماوەی ڕابردووشدا چۆن ئاڵۆزیەکان هێنراونەتە ناو عێراقەوە و ململانەی نێوان ئەمریکا، ئێران و هێزە بەرژەوەندی خواز و هێزە ستات و پارێزەکان ئێستا لەم ناوچەیەدا ممارەسەی سیاسەتی خۆیان و بەرژەوەندیەکانی خۆیانەکەن. زۆر جار سیاسەتێک لە کۆمەڵگەی ئێمە لە باشووری کوردستان بەڕێوە براوە، سیاسەتی دابەشبوون، سیاسەتی جەبهە دروستکردن، بەشێک خۆی گرێداوە بە دەوڵەتێکەوە، بەشێکی دیکە بە دەوڵەتێکی ترەوە. لە کاتی ڕوبەڕووی قۆناغێکی بەم ڕەنگە ئەبینەوە ڕەوشی و چارەنووس و دەستکەوتەکانی گەلەکەمان بەرەو ئاقارێکی مەترسیدارە بین. بۆیەش یعنی هەتا ڕادەیەک کە گەر شێوەیەکی شکلیش بێ لەم قۆناغە و لەم ئاڵۆزیانێک کە ئێستا ڕوبەڕووی عێراق بۆتەوە تا ڕادەیەک دەتوانین بڵین ڕازین لەو سیاسەتەی کە لە باشووری کوردستان بەڕێوە چووە لەوەی کە خۆی نەخستۆتە لایەکەوە و دژایەتی لایەکی ترکامە سیاسەتێکی باشەوە پێویستە بەم ڕێچکەیە هەرچەندە ئەمە ڕەنگە ئەوێکی شکلی بێ بەڵامە بێ ستراتیژیەن واقعیەن منطقیەن باوەڕمان بەمە هەبێکە ئێمە بتوانین سیاسەتێکی جیاواز بکەین وەکو کورد نەک تەنها بۆ باشووری کوردستان بۆ چوار بەشی کوردستان ئەو ململانیانەی کە بەڕێوە ئەچن ئێمە تێبگەین لەوەی کە هیچ هێزێک دۆست و ینی ئەوی ئێمە نییە کە بۆ بەرژەوەندیەکانی ئێمە شەڕ بکات و هەندێک لە ئێمە وا ڕاهێنراوە گەلی ئێمە وا فێرکراوەکە ئەم هێزە نێودەوڵەتیانە فریادگوزارن یان فریادڕەسن شەڕی مافەکانی ئێمەکەن شەڕی دەستکەوتەکانی ئێمەکەن ئەمانە پێویستە لە ذهنیەتی تاکی ئێمەیان لە باشووری کوردستاندا بسڕێتەوە تا ڕادەیەکی باش ڕەنگە لە بەشەکانی تری کوردستان بە تایبەتی ڕۆژاوای کوردستان کارێک کراوە کە تاکەکانی کۆمەڵگا باوەڕیان بە فریادڕەسی هیچ هێزێکی ئیمپریالی یان هەرێمی نەبێ کە بێت بیپارێزێ. بۆیەش لە ئەنجامدا ئەو بەرخۆدانی کە ئەیبینین لەو بەشانەی کوردستان هۆکار ئەو تێگەیشتنە عەقڵی و معریفەیە کە لە لای تاکەکان دروست بووە کە تەنها باوەڕیان بە خۆیان هەبێ بە هیچ هێزێکی دەرەکی و زلهێز نەبێت کە بیپارێزێ. ئەم زەهنیەتە لە لای ئێمە دروست بووەوە زۆر جار پێیان وایە کە لە نێوان ئەم ململانەیانەدا ئێمە قازانجەکەین ئێران لە ئەمریکا بدا ئەمریکا لە ئێران بدا ئێمە دەستکەوتمان دەستەکەوێت. لە ڕاستیە ئەمە تێگەیشتێکی هەڵەیە و ئێمە حەزەکەین تێڕوانینی سیاسی خۆمان کە زۆر جار ئەڵێن هێڵی سێم ئەبینین لە تۆڕەکۆمەڵایەتیەکان ئەڵێن هێڵی سێم چییە؟ زۆر جار دۆستەکانی ئێمە شەک و پێویست نازانن هێڵی سێم چییە. ئێمە مانەوێت گەر بە کورتیش بێ ئاماژە بەوە بکەین بۆچی ئێمە ئەڵێن کە پشت بە هیچ هێزێکی دەرەکی نەبەستی و چاوەڕوانی لەوە نەبێت کە هیچ هێزێک تۆ ئەپارێزێ هەموو هێزەکان شەڕی بەرژەوەندیەکانی خۆیانەکەن. ئەوەی کە لە عێراقدا ئەمڕۆ بەڕێوە ئەچێ شەڕی بەرژەوەندیەکانی نێوان زلهێزەکانە و بگرە بە ئێران و ئەمریکاوە ئێستا هەوڵی ئەوە ئەدرێ عێراق وەرخرێتە ناو کۆمەڵێک کێشەوە کە لە ساحەی عێراقدا ئەوان بتوانن بەرژەوەندەکانی خۆیان یەکلا بکەنەوە ئەم ڕەوشە درێژە پێ بدەن کە هیچ کاتێک نە لە بەرژەوەندی گەلی کوردانە لە بەرژەوەندی گەلانی دیکەی عێراقا. ئێمە لەم ڕوانگەیەوە چ بۆ باشوور چ بۆ هەر بەشێکی دیکەی کوردستان وەکو سیاسەتێکی نەگۆڕ وەکو بنچینەیەکی سیاست ئێمە هێڵی سێم بە چارەسەری ئەبینین و سیاستکردنمان لە چوارچێوەی هێڵی سێمدایە. هێڵی سێم چییە؟ هێڵی سێم ئەتوانی بڵێ هێڵی دیموکراتیە، هێڵێکە کە لە بەرژەوەندی هیچ هێزێکی دەرەکی کار ناکە بەڵکو تەنها لە بەرژەوەندی خودی دانیشتوان و پێکهاتەی گەلانی ئەم ناوچەیە کارەکات. بۆ هێڵی سێم گرنگ نییە
ئەمریکا لێرەیە یان ئێران لێرە یان تورکیا لێرەیە بۆ هێڵی سێم گرنگەوەیە خۆی بپارێزیە و هیچ کاتێ لە هێڵی سێمدا تاکەکان چاوەڕوانیان لەوە نییە هێزێکی دیکە بیان پارێزێت لە بواری ئابووری ئەتوانن خۆیان بەڕێوە بن و خاوەن پرۆژە ئەبن لە بواری سیاسی بە هەمان شێوە خۆیان سیاست ئەکەن و ناکەونە ژێر کاریگەری و ڕکێفی هیچ دەوڵەتێکی چ هەرێمی چ نێودەوڵەتیەوە لە بواری سەربازی و خۆپارێزیدا وەکو نمونە کە ئەیبینین چۆن لە ڕۆژاوای کوردستان لە شەنگال ئەم مۆدێلە کە پێشکەوتووە مۆدێلی خۆپاراستن ئەم مۆدێلە خۆپاراستنە جەوهەری خۆپاراستنە لە هێڵی سێمدا هەمومان دەزانین ڕۆژهەڵاتی ناوین هەر لە بڵێن پێش 100 ساڵ زیاترەوە کوڵاندنێکی بەخۆی وەبینیە هەموو کاتێکیش ئەو کاتانەی کە ئارام بووە وەک خەفەکردنێک وا بووە ئەمەش هەمووتان دەزانن بەڕاستی ئەمە لە حیزبەکانی کە هەمومان دوو بووین و سەیرمان کردن بەڕاستی وەکو ئێوە خەمخۆر نەبوون لەم ڕوودا و پێشاتانە کۆمەڵگەی باشوور لۆکەڵی بیرەکاتەوە یانی کێشەی موچەکەی لە کێشەی هەموو کوردستان مهمترە یانی تۆ سەر نقطەیەک مەگەر دانیشتۆ لێرە و ژێمانەی نەبیانی بمانێنەوە بۆ ماڵە و موچەمان ببرن و شمان ببرن و هەندێک شتێ قەنەعەتی پێهێناوە کۆمەڵگەی باشوور لۆکەڵی بیرەکاتەوە لۆکەڵی بیرکردنەوە بژێوی مناڵەکانی لە چوارپارچەی کوردستان و خەباتی نەتەوەشانە بە مترزانی لەوانەیە کەموکوری هەموو کەس هەیە هیچ کەس پێغەمبەر و خوا نییە هەمومان کەموکوریمان هەیە بەس بەڵام نزیک بوون لە وێرانترین دۆخ ئێستا ناخۆشترین هەولووچەکانی ئێمە ناخۆشترین من خۆم شەو ڕاحەت ناخەوم هیچ ئارامشم نییە هەر هیچ نییە کە بینم ڕۆژانە دوێ چەند ڕۆژ پێش ئێستا مناڵێکی 4 ساڵان تەجاوز کرد ئەوە بووم دەردە لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵاترە باکوور